ڕێکەوتنە سیاسی چاوەڕوانکراوەکەی نێوان یەکێتی و گۆڕان کە ماوەیەکە بۆتە بابەتێکی گەرمی سیاسی هەرێمی کوردستان لەلایەن هەردوو حیزبەکەوە پەسەند کرا بۆ ئەوەی بکەوێتە بواری جێبەجێکردنیشەوە هەر ئەوەی ماوە لە ڕێوڕسمێکدا بە فەرمی واژۆی لەسەر بکرێت. ڕێکەوتنەکە لە 11 بەش و 25 ماددە پێکاتووە کە گرنگترینیان بریتین لە یەکەم دروستکردنی هاوپەیمانەتیەک لە فراکسیۆنەکانی هەردوو لە پەرلەمانی کوردستان و پەرلەمانی عێراق و ئەنجومەنی پارێزگاکان کە بەپێی ڕێکەوتن نامەکە هەنگاوی یەکەمی جێبەجێکردنی ڕێکەوتنەکە بە جێبەجێکردنی ئەم خاڵە دەست پێ دەکات. دووهەم جەختکردنەوە لەسەر سیستەمی پەرلەمانی بۆ هەرێمی کوردستان کە تیایدا سەرۆکی هەرێم لە پەرلەمانەوە هەڵدەبژێردرێت و سەرۆکی حکوومەتی هەرێمیش لێپرسراوی ڕاستە و خۆی دەسەڵاتی جێبەجێکردن دەبێت. سێەم هەردوولا کۆکن لەسەر دەست بەکاربوونەوەی بێمەرجی پەرلەمانی کوردستان کە بەپێی ئەم خاڵە یەکێتی و گۆڕان مەرجەکەی پارتی واتە لابردنی یوسف محەممەد لە سەرۆکایەتی پەرلەمان قبول ناکەن بۆ کاراکردنەوەی پەرلەمان. چوارەم دروستکردنی لیستی هاوبەش بۆ هەڵبژاردنەکان لە مادەی 15 بڕگەی دووەمدا ئاماژە بۆ کراوە کە ڕێکەوتنەکە ڕێگە دەدات بەوەی هەردوو لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان و پەرلەمانی عێراق و ئەنجومەنی پارێزگاکاندا بە لیستی هاوبەش بەشداری بکەن. پێنجەم بەپێی ڕێکەوتنەکە تیمەکانی هەردوو لە هاوکار و هەماهەنگ دەبن لە حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم و ئەنجومەنی پارێزگاکاندا. شەشەم بەپێی ڕێکەوتنەکە هیچ یەک لە گۆڕان و یەکێتی بۆی نییە لەگەڵ لایەنێکی دیکە ڕێکەوتن بکات یان هاوپەیمانێتی ببەستێت ئەگەر ئەو ڕێکەوتن و هاوپەیمانێتیە ناکۆک بێ لەگەڵ ناوەڕۆکی ئەم ڕێکەوتنەی نێوانیان کە بە بۆچوونی بەشێک لە چاودێران ئەم خاڵە ئاماژەیەکی ناڕاستەوخۆیە بە هەڵوەشانەوەی ڕێکەوتنی استراتیژی نێوان یەکێتی و پارتی بۆ پێی ڕێکەوتنی نوێ ڕێکەوتنی کۆن هەڵدەوەشێنێتەوە. هەروەها گۆڕاندژی ڕێکەوتنی استراتیژی یەکێتی و پارتیە جگە لەوانەش هەندێک لە بڕگەکانی ڕێکەوتنی استراتیژی یەکێتی و پارتی ناکۆکە لەگەڵ ناوەڕۆکی ئەم ڕێکەوتنەی نێوان گۆڕان و یەکێتی. حوتەم هەردوولا کۆکن لەسەر ئەوەی پێویستە ئامادەکاری بکرێت بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم بۆ دیاریکردنی مافی چارەی خۆنووسین بەڵام مەرجی ئەوەیان داناوە کە دەبێت ئەم بابەتە لە پەرلەمانی کوردستان یەکلا ببێتەوە. گرنگی ئەم خاڵە لەوەدایە کە لە ئێستادا پارتی زیاتر لە هەر لایەنێکی دیکە باسی ڕیفراندۆم دەکات و بڕیاریشە لە ڕۆژانی داهاتوودا سەبارەت بەم بابەتە شاندی پارتی سەردانی لایەنەکان بکات. هەر بۆیە بەپێی ئەم ڕێکەوتنا وەڵامی گۆڕان و یەکێتی لە ئێستاوە بۆ پارتی ئەوە دەبێت پەرلەمان کارا بکرێتەوە و لە پەرلەمانەوە بڕیار لەسەر پرسی ڕیفراندۆم بدرێت. هەشتەم ڕێکەوتنەکە دەرگای لەسەر لایەنەکانی دیکە دانەخستووە و بە ڕەزامەندی هەردوولا دەکرێت لایەنی دیکەش بێتە ناو ڕێکەوتنەکەوە. نۆیەم جەخت لەسەر چەسپاندنی سیستەمی لامەرکەزی کارگێڕی لە هەرێمدا کراوەتەوە بە شێوەیەک ئەنجومەنی پارێزگاکان لە ڕووی دارایی و کارگێڕی و تەکنیکیەوە دەسەڵاتی تەواوی هەبێت بۆ ڕایکردنی کاروباری پارێزگاکان. ئەمانە خاڵە گرنگەکانی ڕێکەوتنەکەی یەکێتی و گۆڕان بوون. لێرە بەدواوە و بە تایبەت دوای واژۆکردنی ڕێکەوتنەکە دەبێت چاوەڕوانی هەڵوێستی لایەنەکانی دیکە و بە تایبەتیش پارتی دیموکراتی کوردستان بین.